جنابی سەرۆکی حکومەت بۆ ویزارەتی داد بەڕاستی حەدەسێکی تاریخی بوو بە نسبەی ویزارەت، چکو ئێمە پێویستیوان بەو سەردانە بوو کە ئەو سەردانە بۆ هاندەر زیاتر ئێمە ئیش و خزمەتی هاوڵاتیان بکەین و ئیشی فەرمانگەکانی خۆمان زیاتر ڕێک و پێک بێخین و چالاکیەکان زیاتر بکەین. بە نسبەی دانیشتنەکە و کۆبوونەوەکە ئێمە بۆ جەنابی ڕۆنمان کرد و وەفدی یاوەری سوورەتی ویزارەتی داد و دەستگایەکانی و طبیعەتی ئیشەکە و چالاکیەکانی ئیشەکە چالاکیەکانی فەرمانگەکانی ویزارەت و پلانی مە بۆ مستەقبەل چ طموحێکمان هەیە چۆن ویزارەتی داد پێش بێخین بە ئیحسائیات و دکنۆمنت بۆیان دیارمان کرد بە ژمارە کە هەر فەرمانگەیەک چ چالاکیەکی کردە خلالی ژیانی کابینەی نوێیەم و چ پێشوەچوونێکی بەخۆی دیتووە و بە نسبەی نەشاتاتی تر ئێمە ئەتوانین لیستەکان بە ئێوە بدەین، ژمارەکان بە ئێوە بدەن بخۆتان راپۆرت لەسەر درستی بکەن. بە نسبەی داهاتوو ئێمە طبعاً دەستگای تازە ئەوی استحداثمان کردی لە ویزارەتێک و وامان دیت و شتێکی زۆر سەرەکیە و ئەهەمیەتی خۆی هەیە. فەرمانگەی ئان هەیئەتی توێژینەوەی یاسایی و پێویستیمان پێیە زۆر چ بە ویزارەت چ بۆ حکومەت چ بۆ هاوڵاتیان. چالاکیە ئەو دەستگایە ئەوە بۆ تاکو ئێستا سێ گۆڤاری گرێبەستی کۆمەڵایەتیمان دەرکردیە بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی لەگەل 2 کتاب تەواو بووینە کە بەڵاو بووینە لێرە لەگەل 5 کتابی تری قانونی کە لە مستەوایەکی بەرزە لە لبنان چاپمان کردە. سەبەبەکەش ئەوەیە لە لبنانمان چاپ کرد چونکە ئەو دەستگایە ئەوی بۆ ئێمە چاپەکەت ئەتوانێت بەڵاوی بکەت لە هەموو دەوڵەتەکانی عەرەبی، بۆیە ئێمە لێرە چاپمان نەکرد بردمانە و فعلەن ئەو کتابانە ڕەواجیەکی باشیان دیتن لە پێشینگای کتێبەکان لە جەزائیر و لە مەغرب و دەوڵەتەکانی تر. وەکی تر هەر سەرۆک دەستگایەکی ویزارەت ڕاو بوو چۆنی خۆی بۆ جەنابی سەرۆک وەزیران دیاری کرد، باسی گرفتەکان و کێشەکەمان کرد، باسی کێم و کورتیەکانی خۆمان کرد و باسی پشنیارەکانی خۆمان کرد کە چۆن جێبەجێ بکرێت بە یارمەتی دانی جەنابی لەگەل بەشەکانی تری حکومەت کە ئیشی ئەم ویزارەتە کە ناوی ویزارەی عەدلە و مهمەی ئەوەیە جێبەجێ بکەن داکو بتوانین ئیش و کاری ئەو ویزارەتە بەرەو پێش ببەن. وەڵڵاهی جا ئەوە پرسیاری ئەو بکەن ئەو پرسیاری ئەو دادگایەک تایبەت بە کەیسەکانی گەندەڵی گەیشتۆتە کوێ هیچ باس کرا لە کۆبوونەوەکانتان کامە دامەزراندنی دادگایەک تایبەتکردنی دادگایەک بە کەیسەکانی گەندەڵ دادگا بە سوورەتێکی ئەم عەلاقەت لەگەل ویزارەتی عەدل نییە. ئێمە بەس دادگایەکمان هەیە تابعی ئەنجومەنی شورایە تابعی گرێدای ویزارەتە ئەویش دادگای ئیداریە ئەو کێشانە باسەکەت ئان تەماشاەکەت ئەوی ناوبینی دەستگایەکانی حکومی بێت ئان ناوبینی هاوڵاتیان موظفین و دەستگایەکی حکومی بێت ئان ناوبینی هاوڵاتیان و دەستگایەکانی حکومی بە نسبەی مە کێمترین ئاستی گەندەلی لەناو ئەو ویزارەتە بوو. تەماشای هەموو ئەزابیرمان کردووە، تەدقیقمان کردووە، چەند حالەتێک هەبوون عەلاوە لە نەمستەحقی وەرگرت بوون حدودی 12 حالەتێک پلەیان وەرگرت بوو کە مستەحقیان نەبوو. مەجموعی ئەو پارانەی ئەوی گەڕاوە بوو خزینەی حکومەت 15 مەلیۆن و شتێک بوو. یعنی معنای ئەوە گەندەلی لە ویزارەتە لە هەموو ناحیەکە کە تەماشا بکەی کێمترین ژمارە بوو کێمترین ئاست بوو. بۆ معلومات سەرچاو